زۆری ڕووداوەکان هاتچۆ هۆکاری سەرەکی بەکارهێنانی مۆبایل بەکارهێنانی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فێسبووکم زۆر مەسەڵەن لە ترافیکەکان سەرنج دەدەم زۆربەی شۆفێرەکان مۆبایلەکەی بدەستەوەی کاتی گڵۆپی سەوس پێ بۆ حەرەکەکردن بۆ جوولەکردن ئەو شەخصا هەر خەریکی مۆبایلەکەیتی ئەوە خراپترین هۆکارە لەوەی تووشی خوانەخواستە ڕووداوی هاتچۆ ڕووداوی نەخوازراوی بەشێکیان ئەگەڕێنمەوە بۆ کەمتەرخەمی لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پرۆژەکانی و بەشێکی تریش ئەگەڕێتەوە سەر شوفێرەکە کە بەخۆی سیارە لێ ئەخورێت و پامەد نەبێ بە ڕێنماییەکانی یاسا. بەڕاستی ڕووداوەکانی هاتچۆ زۆرن. یەک لەوانە پابەند نەبوون شوفێرە کەوا لە هێمایەکانی هاتچۆ ئەو ڕێنماییەکە حکوومەت لەولانەیە سەرپێچی دەکات. دووش ئێمە دەبی لە خۆمان دەست پێ بکەینکەوە چۆن شوفێری دەکەین. حکوومەت لەسەرێتی دەبی ناملکێک لە سەرەتاییە پێمان ببەخشێ ئەم گەنجە ئەم منداڵە کە گەورە دەبیتن فێرە ئەو ڕێنمایە بیتن. چۆن سیارە داژوە، چۆن تعامل لەگەڵ خەڵک دەکات، چۆن زیاتر لە 2 ساعات 3 ساعات نەتوانانی سیارە باشە چکە دۆ مێشکی مەشغوڵ دەبیتن دەتوانی ئەوی بکاتن تووشی ڕووداوی هاتچۆ شتانە دەبیتن. هەر چەندێکی ئەمە بۆ خۆمان ڕانەندەجیەکەی بکەین بە نەفی خۆمانەوە بە نەفی خانەوادەکەمانەوە وەلی ڕێگا و بانەکانی متاسفانە ڕێک دەستەنداز و قوڵکە و کەمتریان ئوتوبانە و بە خاتری وەی تووشی سادوف و ڕووداوی دڵتەزێن دەبیت.